ئێران بە هەرێمی کوردستانی ڕاگەیاندووە کە بە هەڵا بارەگاکەی پێشمەرگەی بردومان کردووە. ئەو بریندارانەی پێشمەرگەش کە لە نەخۆشخانەکاندان باری تەندروستیان بەرەو باشی ئەچێت. سڵاوتان لێبێت. ئێران دانی بەوەدانە کە بە هەڵا بردومانی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی کردووە و بۆ ئەمەش بەڵێنی داوا لێکۆڵینەوە بکەن. ئەمە قسەی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیە کە ئەمڕۆ بۆ ڕۆژنامەنووسان قسەی ئەکرد. کاتێک بەشداری پرسەیە و پێشمەرگانەی کرد کە دوێنێ لە هێرشەکەی ئێران بۆ سەربارەگایەکیان لە سنووری دارەی سۆران شەهید بوون. ماڵپەری حکومەتی هەرێمی کوردستان هەواڵەکەی داناوە و دەڵێت سەرۆکی هەرێم بۆ میدیاکان قسەی کردووە و ئەوەی خستە ڕوو پەیوەندیان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە کردووە، ئەوان دان بەوەداەنێن کە هەڵەیە کراوە و بەڵێنی ئەوەیان داوە لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. سەرۆکی هەرێم دەڵێت ئێستاش چاوەڕوانی ئەوەین بزانین وەڵامی کۆماری ئیسلامی ئێران چی دەبێت بۆ هەرێمی کوردستان. نێچیروان بارزانی داواشی لە حکومەتی عراقی کردووە دەسەڵاتەکانی بەکار بهێنێت وەک وڵاتێکی خاوەن سەروەری و ئەو هێرشانە ڕابگیرێن کە لەلایەن گروپە لە یاسا دەرچوەکانەوە دەکرێنە سەر هەرێمی کوردستان. بەرەبەیانی دوێنێ سێشەممە لە دوو هێرشی جیاوازدا بارەگایەکی فرقەی حوتی پیادەی دەڤەری حەوت هەروەها هێزێکی فرقەی پێنج لە هێزی پێشمەرگەی کوردستان کە کەوتبوونە سنووری دارەی سۆران بە موشەکی ئێران کرانە ئامانج. بەو هۆیەشەوە 6 پێشمەرگە شەهید بوون و 30 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. هەر لەبارەی ڕووداوی موشەکبارانکردنەکەی پێشمەرگا ئەو پێشمەرگانەی لە هێرشە موشەکەی دوێنێی ئێران بۆ سەربارەگاکانیان لە سنووری خەلیفان واتە ئیدارەی سۆران بریندار بوون تەندروستیان بەرەو باشی ئەچێت. بە پێی زانیاریەکانی 1964 هیچ مەترسیەک لە سەر ژیانیان نەماوە. پەیامنێری 1964 ئەمڕۆ لە هەولێر لەو نەخۆشخانەی بەشێک لە پێشمەرگەکانی لێ چارەسەرەکرێت زانیاری وردی وەرگرتووە هەواڵی ئەویان پێداوەکە تەندروستی پێشمەرگەکان باشە و بەرەو باشتریش ئەچێت. هیچ مەترسیەک لە سەر ژیانیان نییە. هاوکات حازی شێروان کەمامی پێشمەرگەیەکی بریندارە بە 1964 وێت برازاکەی دوای ئەوەی لە سۆران چارەسەری سەرەتایی بۆکرا لە هەولێری شەوەی پێویست بوو بۆیان کردووە ئێستا تەندروستی بەرەو باشی ئەچێت. لاوەزەنەی هەورەمان بەهۆی بارانبارینی زۆرەوە شاخێک داڕما و مۆتێلێکی تەختی زەوی کرد و هیچی بەسەر هیچەوە نەما. ئەوەی باشە کەسی تێدا نەبووە بێ زیانی گیانی بووە. دکتۆر یوسف عەزیز خاوەن مۆتێلەکەی و دانیشتووی هەڵەبجەیە ئەو قسەی بۆ مایکی 1964 کردووتی کاتژمێر 11 شەوی ڕابردوو تەلەفۆنیان بۆ کردوم و پێیان وتم کە بیناکەت کەوتۆتە ناوچادا. ئەڵێ کە هاتم شۆفەڵ و ئامێرەکانی ناحیەی بیارە جادەکەیان پاک ئەکردەوە و دیاربوو مۆتێلەکە ڕووخا بوو. وتیشی بینایی مۆتێلەکەم 4 قات بوو قاتی سەرەوەی ماڵی خۆمان بۆ بەڵام دوێنێ شەو کەسی تێدا نەبوو. جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە. خاوەن مۆتێلەکە دەڵێت ساڵی 2020 دەستی بە دروستکردنی مۆتێلەکە کردووە و 2 ساڵی پێچووە تا تەواوی کردووە. بڕی 420,000 دلار واتە 42 دەفتەر دۆلاری تێدا خەرج کردووە بەڵام ئێستا هیچی بەسەر هیچەوە نەماوە. قایمقامی سلێمانی بە وەکالەت دەڵێت هاوڵاتیان باخەمی پارەی مۆلیدەیان نەبێت کە لای خاوەن مۆلیدەکان دەمێنێتەوە دەڵێت دەیکەین بە لیستێک و بە مۆلیدەکان هەڵی دەواسین. هەروەها ڕوونی کردەوە کێشەی غاز تا ڕادەیەکی زۆر چارەسەر بووە. فازێل عومەر ئەمڕۆ چوارشەمە بە 1964 ڕاگەیان پارەی هاوڵاتیان لە لای مۆلیدەکان نافەوتێت. لە کۆتایی ئەم مانگە لەبارەی هەردوو بڕا پارەکە کە هاوڵاتیان بە مۆلیدەیەدەن بڕیار دەدەین ئەوەی وەکو قەرز دەمێنێتەوە لای مۆلیدەکان هەڵی دەواسن. وتیشی دەبێت هاوڵاتی و خاوەن مۆلیدەکان متمانیان بە یەکتری هەبێت پارەکەش ئەوەندە زۆر نییە خاوەن مۆلیدەکان بیبات و ڕابکات. قایمقامی سلێمانی بە وەکالەت لەبارەی غازی شەوەوتی کێشەی غاز لە سەدانەوەتی چارەسەرکراوە و بەردەوامیش غاز دێتە ناو سلێمانی و پێویست باد لە ڕاوچەی هاوڵاتیان ناکات. ئەمڕۆ لە سلێمانی پارەی مۆلیدە لە هاوڵاتیان وەردەگیرێت کە بڕەکەی 7,000 دینار و بۆ مۆلیدە بازرگانیەکانیش بڕەکەی 10,000 دینارە. ئاسمانی عێراق هەر بە داخراوی ماوەتەوە. دیارە لە ماوەی 26 ڕۆژی دەستپێکردنی ئەو جەنگە تاکو ئێستا
چەندین جار بڕیار دراوە کە بۆ سەلامەتی گیانی سەرنشینان هەروەها فڕۆکەخانەکانی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە ئاسمانەکەیان بەداخراوی ماوەتەوە. هەر جارەی کە درێژکردنەوەی داخرانی ئاسمانەکە ڕاگەیاندراوە بۆ ماوەی 72 کاتژمێر بووە. دیارە ئەمڕۆژ جارێکی دیکە ئەو درێژکردنەوەیە دووبارە کراوەتەوە، واتە بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان بۆ فڕۆکەکان بەداخراوی ئەمێنێتەوە، هەم بۆ هاتن، هەم بۆ چوون، هەم بۆ بابەتی ترانزیت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش.